چی پێڵم بە قسم بکە چی یادی بزانم نامەیەکی بۆ بنووسە نامەی چی لە نامە ڕۆی ئەرێژنەکە خۆ من ناڵێم نامەی دڵاری بۆ بنووسە ناڵم گەڵبی سووری بۆ بنێرە چی پێڵمە بنووسە بنووسە سڵاو ژیانەکەم سڵاو ناو جەرگەی ڕەشبێگیانەکەم دوێنێ مێردەکەتم بینی ئافرەتێکی جوانی لە پێشەوە سەرخست شەڕە نەیتەوانێ ئەرێژنەکە دەتووە بینووسە ئینجا نەتیجەکەیە بینیت ئەوە نردیشم گەیشت چی؟ ئەنی خیانەتی لێ کردوم؟ تۆ چی سوبحی تۆ بۆ ڕاشکاری مەسوولەکان بوو تا بۆ سیناریۆی درۆ ئەیدەوایتر جوابی بەرەوە ئالۆ قمری خان گیان خۆش بیاخوا سوپاس باشی پارەکەم هێناوەتەوانەیە پەلەو چییە باساڵێکی تر بۆیە من هیچ پێویستم پێی نییە لەبەر دەرگای ئەو کەڕە بە ئەلیکۆپتەر هەواز و گەیشت چی هەل 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 تەڕۆ لێ بکەرە بڵێ لە ماڵەوە لە ماڵەوە نێ قمری شەبەکەشێ باش نییە چی بکەم ئێستا؟ وەڵی نازانم چی پێ بڵێم بڵێ لە حەمامە نه ئاو نییە ئێ باش هەڵم قژی موچەی فاکە کوڕەکەی کارەبا هەیە ئەڵێم تۆ دڵی بتەقێنە چکە زۆر بەخیرە بڵێ چۆ بە تەجمیل دە باش باش بەخێوی قمری خان باشیت چۆنی کاک سوبحی یاخوا بەخێوی سەر چاو ئێوە پەخشان خان لەکوێیە؟ وەڵاهی لە ماڵەوە نییە ئەدی لەکوێیە؟ وەڵاهی لە بازار ڕێژتا نەهاتوەتەوە ئەی کاکە بووە مشەوەش بووی پارەم وێنان و پارە دە باشە دەستی خۆش من خۆم دوای ئەیدەمی خوا حافیز ئێ نادە بخۆم ببینم داقا خۆشتیە من ماڵەوە بەس خۆمی لێم دوای دراسەکان ئەڵێن چی نیشتیوە دەبێ ئێستا بۆم بسەلمێنم عەلی لەکوێ خیانەتی لە من کردیا وەڵاهی منەوە ئاگام لێ نییە باخۆی بێتەوە اینجا ئێ باشە مادەم ناڵی ببینم منیش تەلەفۆن بۆ پۆلیس دەکەم نەکەی قمری پەخشان خان ئەوە لە ماڵشی درۆ لەگەڵ مناکەی؟ نه لە دەرگای ئەو دیۆ هاتمەوانێ ئێستا دەبێ بۆم ئیسپات کێ عەلی مێردم لەکوێ خیانەتی لە من کردووە خیانەتی نەکردەوە سیناریۆ بۆ دروستم کرد بۆی پارەکەم بۆ بێنیتەوانێ